کە کاتی خۆی بایۆمەتری کرا بۆ ماوەیەکی دیاریکرا و بەڵام بەداخەوە دیارە بایۆمەتری ئێستاش خەڵکە توانێت بچێ ناو تۆمارکا و پەنجەمۆر بکا و کۆتایی نهاتووە نەخێر کۆتایی نەهاتووە. مەسەلەی بایۆمەتری 50,000 دوو موچەی یا سێ موچەی کەشف کردووە. 50,000 و شتێکی تر کە تا ئێستا یەکلایی نەبووتەوە. بە نمونە خەڵک هەیە لە پەرلەمانی کوردستانە پەرلەمانتارە بێ لە موچەکەی خۆی 3 ملیۆن دیناری کەمەندامی سەنگەر وەرەگرێ بۆیە ئێستا بەشێک لەوانەش هەر بە دوایی هەن لە ناو ئەمە هێشتا پێویستی بە بڕیاری حکوومەتە. ئەم 1,250,000 موچە وەرەگرێ لە حکوومەتی هەرێم کێن؟ 700,000 کەسیان ئەوانن کە بە فیعلی لە دەوامان پێیانەوترێ فەرمانبەر، پێیانەوترێ ئاسایش، پێیانەوترێ پۆلیس، پێیانەوترێ زێرەڤانی و پێیانەوترێ فەرمانبەر لە هەموو پلەکانی وەزیفی لە هەرێمی کوردستان. واتە ئێمە بە هێزی چەکدار بە فەرمانبەری مەدەنی 700,000 کەسمان هەیە کە نزیکی 59 جۆری دەرماڵە لە هەرێمی کوردستانە هەیە. موچەی فەرمانبەرانی ئێمە لە ساڵێکە لە دۆخی ئاساییە سەروی 7 تریلیۆن دیناری ویستووە کە 4 تریلیۆن دیناری بەس بە ناوی دەرماڵەوە دەدرێت. ئەم دەرماڵانە نەعەدالەتی گەورەی تایە و نایەکسانی زۆری تایە دەبێت چاک بکرێ. حکوومەت وعدی داوە پێیدا بچێتەوە. جگە لەوە کێشەیەکی ترمان لە بندیوارە. بندیوار چییە؟ بندیوار ئەوانەیە کە حیزب هەیە باوەڕی بە چەکدار نییە، باوەڕی بە چەک نییە، تا ئێستش باوەڕی بە چەک نییە، بەڵام خەڵکی بە موچەیەکی کەم بە ناوی چەکدارەوە بۆ تاعین کراوە لە بارەگای حیزب دەوامەکە موچەی لای حکوومەتە. ئەژڵێ بندیوارم نییە و موچەخۆری نایاساییم نییە. یەکێکی تر لە کێشەکانی ئەم قەزیە بندیواری حەقیقیە لە ناو پێشمەرگە. یعنی بۆ نمونە فەوجێکی پێشمەرگە، لیوایەکی پێشمەرگە بچۆ تەماشای ئەوە بکە کە بە حەقیقی لە سەنگەرایە لە بارەگاکانایە ئێشکە گرێ شەڕەکە لە هەموو کوردستانە. ئەگەر حیسابی زیاتریشیان بۆ بکەی زۆر زیایان بۆ دابنێی هەرێمی کوردستان 80,000 پێشمەرگە زیاتری نییە کە فیعلی بێ، کە پێشمەرگە بێ، لە دەوام بێ، لە سەنگەر بێ. بەڵام ژمارەیەکی خەیاڵی دراوە. بەس یەکەی هەفتاڵێ من 80,000م، یەکەی هەشتاڵێ 100,000م، وەزارەتی پێشمەرگەش دەڵێ 118,000م، 120,000م. ئەمە زۆرترین گەندەڵی و بندیوار لە ناو وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگا کراوە.